ئێرە دۆڵی ڕۆستەیە سەر بە شارۆچکەی سمێلان و قەزای چۆمان کە دەکەوێتە دەڤەری باڵەکایەتی. ئەم ناوچەیە 36 گوند لە خۆ دەگرێ. جوانی سروشتەکەی ناوبانگی زۆری بە دەڤەرەکە بەخشیوە. هاوکات چەندین داستانی سەرکەوتن و قارەمانەتی پێشمەرگەی تێدا تۆمار کراوە و خەڵکەکەشی با خەڵکێکی میوان دۆست ناسراون. هەبوونی خزمەتگوزاریەکان زۆر گرنگ و پێویستن بۆ هاونیشتیمانیانی ئەم گوندانەی لەم سنوورەن لە بەرسەختی شوێنەکە و دووری ڕێگای هاتوچۆ لە شارەوە. یەکێک لە خزمەتگوزاریە سەرەکیەکان کە زۆر پێویستە بواری تەندروستیە. یەکێک لە بە ئەزموونترینی ئەو کارمەندانە ئیبراهیم حوسێنە کە ماوەی 15 ساڵە تێکەڵ بە ڕۆح و جەستەی خەڵکی ئەم گوندانە بووە لە دۆڵی ڕۆستێ لە بناری زنجیرە چیای حەسارۆست و هەڵگورد لە گوندی ڕۆست بە تایبەت ئەو نەیتوانیوە دەستبەرداری ئەو خەڵکە بێت و بەردەوامە لە خزمەتکردنیان. من سەرەتایی پیشەکەشم کە لە نەخۆشخانەی فێرکاری هەولێر دەوام کردی و لە نەخۆشخانە ڕزگاری دواتر لە نەخۆشخانەی چۆمان بە حکمی وەزیفە و پیشەکەم گواسترایمەوە بنکەی تەندروستی و ڕۆستەیە و تاکو ئێستاش بەردەوامم و هاوسەریشم خەڵکی هەولێرە و بە ناچاری لەبەر وەزیفەکەم دەستم لە ژیانی شاری هەڵگرتێ و هاتیمە گوندی ڕۆستێ بۆ ئەوەی خزمەتی هاونیشتیمانیانی خۆم بکەم بەو پەڕی دڵسۆزیەوە. ئەم پیاوە هەموو بەرەبەیانێک سەرەتای کارەکەی لە بنکەی تەندروستیەوە دەست پێ دەکا. ئەو بنکەیە ئەگەرچی چەندین کەم و کوڕی هەیە بەڵام توانراوە زۆرترین سوودی لێوەربگیرێ بۆ خەڵکی ئەم ناوچەیە، ئەویش بە پاڵپشتی بەهێزی ئیبراهیم وەک پزیشکێکی یاریدەدەر. ئیبراهیم زیاتر لە 20 ساڵە لە بواری تەندروستی خزمەت بە مرۆڤایەتی دەکات. بەشی هەرە زۆریە و خزمەتەشی لە گوندی ڕۆست و گرتوک و چەندین شوێنی تر بەردەوامە. یەکەم هۆکار ئەوە بوو دڵسۆزی من بۆ ئەو شوێنی کە لێی لەدایک بوویمە لە ساڵی 1975. دوو هۆکارەکەی ئەوە بوو کە خەڵکی گوند پێویستیان بە من بوو، نەبوونی کارمەندی تەندروستی پزیشک کە خزمەتی خەڵک بکەن. لە ساڵی 2003ەوە کە یەکەم دەست بەکاربوونم لە بنکەی تەندروستی ڕۆست کرد، زیاتر لە 14 ساڵە بەردەوام خزمەتی نەخۆش و هاونیشتیمانیانی ئێرە دەکەم و بە تەنیاش گوندی ڕۆستنا لەبەرەوەی بنکەی تەندروستی ڕۆستێ لە ناوەڕاستی چەند گوندێکە کە گوندی گرتوک و گوڵان و عاشیبێ کۆرەیە، ئەوانیش سوودمەندن لە خزمەت گوزاری تەندروستی ئەو بنکە تەندروستیە. ئەو بنکەیەش یەکێکە لە دوورترین ئەو بنکانەی کە لە سەنتەری بەڕێوەبەرایەتیەوە دوورن، بەڕێوەبەرایەتی تەندروستی چۆمان کە ئێمە سەر بە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەولێرین، دواتر بەڕێوەبەرایەتی تەندروستی چۆمان. ئیبراهیم تەنها ڕۆڵی پزیشکی یاریدەدەر نابینێت، بەڵکو زۆر جار وەک ڕێنیشاندەر جیا لەو ئەرکەی لە ئەستوویەتی کار دەکات بۆ هۆشیاری و پێدانی ڕێنمایی تەندروستی و ناسینی نەخۆشیەکان و دەسنیشانکردنیان و هۆکار و چارەسەری پێویست لە کاتی پێویستدا ئەو چەندین ئەرک ڕادەپەڕێنێ. یەکێک لەو کارانەی کە لە تەمەنیدا ئەنجامی داوە بینینی نەخۆشەکانە لە بنکەی تەندروستی گوندی ڕۆست و ڕۆژانە دەیان نەخۆشی دۆڵی ڕۆستێ سەردانیەکەن و چارەسەر لە ئیبراهیم وەردەگرن. هاتنی من بۆ هۆکارێک لە کەمکردنەوەی ئازاری خەڵک بۆ لەبەرەوەی ئینسان لە هەر شوێنێک بێت وەلای نیشتیمانی هۆکارێکە خۆشەویستی لە بۆ پیشەکەی هۆکارێکە کە دڵسۆزتر بی لە بۆ کارەکەت. من کە هاتمە ئێرانە سەرەتا زۆر نەخۆشم دی لەسەر ئایتمی بەرز ڕاهاتبوون. من یەکێک بووم لەو کەسانەی کە توانیم تا ئێستاش
چارەسەری ئەو نەخۆشیانە بکەم کە لە سنووری دەسەڵاتی خۆم وەکو کارمەندێکی تەندروستی. الحەمدوللا سەختت نۆرماڵە. ئامانجی من خزمەتکردنی خەڵکە، خزمەتکردنی نەخۆشە، خزمەتکردنی ئەو خوشک و داک و بابانەیە کە لێرانە پێویستیان بە منە. لای من ئامانجی گرنگم ئەوەیە ئەوە بۆ هۆکارم کە دەستم هەڵگرتێ لە ژیانی شار. نەمویستە بگەڕێمەوە شاردەنا منیش وەکو هەر تاکێکی تر. حەزم لێیە لە شار بژیم و بچمەوە شار، بەڵام دەستم لە تەمۆعی ژیان هەرگرتیە لە پێناوی خزمەتی خەڵک. کاکاو چەند دەردێش؟ دەندێشونە دەویشی کە عەقڵ درێژ بەڵا. سەرەڕای قەیرانی دارایی و کەمبوونەوەی موچە، ئیبراهیم بەرژەوەندی گشتی کە خۆشەویستی خەڵکەکەی و پاراستنی نەخۆشەکانە خستوویەتە پێش هەموو بەرژەوەندیەکانی دیکەیەوە. نەخۆشەکانی ئێرە زیاتر وەرزین. مەسەڵەن بۆ نمونە لە وەرزستاندا ئەو هەڵامەتە زیاتر بە حوکمی ئەوەی لێرە زستانان شوێنێکی سەخت و ساردە، خەڵک تووشی هەوکردنی بۆ ریسکەکانی هەوا دەبێت، یاخود لەوزەتێنە یاخود گوێی ناوەڕاستە. ئێمە ئەو نەخۆشیانە چارەسەر دەکەین، جا چێ لە تەمەنی خوارەوە منداڵان تا دەگاتە سەرەوە. دکتۆر پیاوەکی بەڕێز و ڕێک و پێکەنە ناو ئەو جەماوەرەی بەڕێک و پێشی کارەکانی خۆیان ئەنجام ئەدا بە بێ فەرق و جیاوازی بۆ هەموو خەریک وەکو ئێک کاری خۆی ئەنجام ئەدا. ئەو دکتۆرە هەردەم لە خزمەتی ئەو ملەتەی بووە، بە شەو و بە ڕۆژ و بە هەموو وەختەچی. هەر وەختەچی بان کردویتی عازر بووە، هەر لە خزمەتی ئەو ملەتەی بووە، بێ جیاوازی ئەولا و ئەولا. لۆ کەس سەری پێوە نەبووە، هەر لە خزمەتی ئەو ملەتەیدا بووە. ڕۆژانە دەیان کەس لە چاوەڕوانی دەستی شیفای ئیبراهیمدان با پێدانی چارەسەر بۆ ئازارەکانیان، ئەو بە ویژدانێکی ئارام کۆمەلگایەکی ئارام فەراهەم دەکات و بۆ خۆشی کەسێکی زۆر ئاسوودە و ئارامە. بەپێی ئەو دەسەڵاتەی کە ئێمە هەمانە ڕێمان پێدرایە خزمەتی نەخۆش دەکەین. بنکەی تەندروستی ئێمە من تەنیا کارمەندێکم کە لەو بنکەیە وەکو ستافی تەندروستی خزمەت دەکەم، بەڵام چەند بەشێکمان هەیە. یەک بەشی کوتانی منداڵان کە مانگانە ئێمە ڕێنمایی دایک و باوک دەکەین لە کاتی خۆیاندا بیانهێنن بۆ کوتان و بەردەوامیشن. دوو چاودێری گەشەی منداڵ، واتە پێی دەڵێن سوء تەغزیە بەدخۆراکی و چاودێری داچی دووژیان و ئەو نەخۆشیانەی تریش کە بەپێی ئەو ئایتمەی لە دەسەڵاتی کارمەندی تەندروستیە ئێمە چارەسەری نەخۆشەکان دەکەین و هەر نەخۆشەکیش لە سنووری دەسەڵاتی ئێمە نەبێت فۆرمی تایبەتمان هەیە ڕەوانەی ڕاوێژکاری نەخۆشخانەکانی سۆر ئەم چۆمانێ دەکەین بۆ پشکنین و بەداداچوونین. دوای تەوابوونی ئەرچی فەرمی خۆم لە دەوامی خۆم لە ماڵەوە نۆڕنگەیەکی پزیشکیم هەیە بەپێی پێویستی خەڵک لە هەر شوێنێکە خەڵکی گوندی ڕۆستەیە یاخود
گرتێکیان ئەو خەڵکانەی دەوروبەری ئێرانە کە پێویستیان بە منە لە ڕووی تەندروستیەوە هاوکاریانم خزمەتیان دەکەم بە پێی توان. یەکێک لە کارەکانی تری ئەنجامدانی هەڵمەتی کوتانە لە گوندەکانی ئەم سنوورە. ئەم هەڵمەتەش لەسەر ئەستۆی خۆی ماڵ بە ماڵ هەنگاو دەنێت. لە ڕێگەی کوتانەوە منداڵان دەپارێزێت لە کۆمەڵێک نەخۆشی زۆر ترسناک وەک سیل و ئیفلیجی و هەوکردنی جگەری ڤایرۆسی، جۆری گوازرا و سوورێژە و کۆکە ڕەشە. ئەو بەو کارەی نەوەیەک دەپارێزێت لە توشبوون بە هەر ڤایرۆسێک یان نەخۆشیەک. کوونە باشن براژن ئەمە تیمی گەڕۆچین لە بنکەی تەندروستی ڕستەی منداڵ دەکوتین لە تەمەن 1 ڕۆژی تا 5 ساڵی بە شێوەی قەترێت چەند منداڵتەیە تەمەنیا لەو ساڵ هەر چواریان خوار 5 ساڵی نەوێ ناوی چ بووەوە؟ کا دەبێت وا بێخسە باوەش خۆت بزەحمە عقل داوتکەوە ئاها کاوەرە عقل مەگری کاتۆ ناوت چن دەست بین عقل هەڵمەتی کوتان ئێمە کوتانێکمان هەیە مانگانە لە بنکەی تەندروستی بە مەبەستی ئەو منداڵانەی کە مانگانە دەیانهێنە لای ئێمە و ئێمە کوتانیان بۆ دەکەین بە پێی خشتەی نیشتیمانی. دوو حملەی نیشتیمانی هەیە. ئەو حملە نیشتیمانیانەی کە لە هەندێک جار لە سەرانسەری عێراق و هەرێمی کوردستانیش دەکرێت. ئێمە بەشدارین وەکو تیمی تەندروستی پێشمەرگە ئاسا ماڵ بە ماڵ دەگەڕین دەیان کوتی و مانگانەش کوتانی مانگانشمان هەیە بە پێی خشتەی تایبەتی خۆی. زۆر جاری وا هەیە بە خۆم تەلەفۆن لۆدا یان بابی منداڵەکەی دەکەم ئاگاداریان دەکەمەوە لە بۆ کوتانی لە کاتی خۆیدا و زۆر سوپاسی خەرچی ئێرەش دەکەم زۆر سوپاسی خەرچە و دەڤەرە دەکەم. ئەمن سەربڕندم لەناو ئەو خەڵکەی چونکە هاوکار منیش بەڵێن دەدەم تا 2 سات بتوانم خزمەتی خەرچ خۆم بکەم سەربرندە لۆمی جێشانازی. ئەگەر ئیبراهیم نەبێت ڕەنگە لەبەر سەختی و دووری ڕێگاکان ئەم منداڵانە دووچاری نەخۆشی بن و بێبەش بن لەم کوتانە و سوودمەند نەبن لەو خزمەتگوزاریە گەورەیە. ئێمە زۆر جار هەیە فریاگوزاری سەرەتایی بۆ نەخۆشەکە دەکەین لە کاتی ڕوودانی بەربوونەوەیەک لە شاخ یاخود شکانی ئێسێک یاخود بەڕینی دەست جا چ بە پێی ئەو ئامێرانەیە کە لە گوند بەکاردێت وەکو داس و چەقۆیان ئەو شتانەیە. ئەگەر لە لای ئێمە چارەسەری هەبی ئەو چارەسەری پێویست پێ دەکەین. ئەگەر نافریاگوزاری سەرەتایی دەکەین و دەینێرینە نەخۆشخانەی ئاشتی سۆران یاخود فریاکەوتنی سۆران یان چۆمان بۆ چارەسەری پێویست. ئێمە وەکو هاوڵاتیانی منتیقەی دۆڵی ڕۆز بە تایبەتی ئەو گوندی ڕۆز کە سنووری بنکەی تەندروستی گوندی ڕووستە یەک دکتۆرمان هێویشت دکتۆر ئیبراهیمە توانیتی بەپێی توانای خۆی بەپێی ئەو ئیمکانیانەی کە لە بەدەستی دکتۆر ئیبراهیمە توانیتی خزمەتی ئەو 6 گوندە بکە بەبێ جیاوازی بە شەو بە ڕۆژ
لە خزمەتی هەموو هاوڵاتیاندایە زۆر جاریانی سیفەتێکی باشی دکتۆری ئیبراهیم کە باز بکەین زۆر جارە بینی گوندی مە دوو پشک و شتانەی زۆرە لە سەحات دووی شەو دوو پشک بە منداڵێک وە بدا کاچین لە دەرگای ماڵەوەیە دەین بەبێ ئەوەی کە خۆی نیگەران بکە بە سیارەی خۆی ئەتوانێ بێ هاوڵاتیەکانی خۆی کە سیارەشمان نەبووە هاتیە هاوڵاتێک کە دوو پشتی پێوەدایە گانیتی عیادەی خۆ و چارەسەری بۆ کردووە و ڕەوانەی ماڵی کردووە وەڵا زۆر باشە دکتۆرەکی هەندە مەزبوطە هەر مندارێک بچی خەستەخانەی لۆ کردو وەخوای قەت قەپات ناکە لە دەوامی خۆ نەبی زوبحانە بێ قەپات ناکە هەموو حالەمێ ڕالەیە زۆر ئەخلاقی باشە دەگە مندارە دەگە پیاوە دەگە جحێرە ئەلحان تەلەفۆنی لێ بکەین برێن نەخۆشەک نەهێ حالن ئەگەتی هیچ دکتۆری دیکەشن نیە لەوی وەزیتە ئەو خۆی و خێزانەکەی لەم گوندە دەژین و دەستیان بە باڵی خەڵکەکەوە گرتووە بۆ پاراستنیان لە ئەگەری ڕووداوێکی نەخوازراو یان هەر نەخۆشیەکی لە ناکاو بۆیە بڕیاری داوە خەڵکەکەی بەجێ نەهێڵێ خێزانەکەم زۆر هاوکارمە پاڵپشتیشمە و هەروەها منداڵەکانیشم چونکە ئەگەر ئەوان هاوکاری من نەکەن من ناتوانم لێرانە بمێن و خزمەتی نەخۆش بکەم بە دڵنیاییەوە هاوکارمە و سوپاسیشی دەکەم و دەستخۆشی لێ دەکەم. کەمە لە شار لە هەولێرە من دەژین بە زەمە هاتینەوە ئێرانە لە گوندی ڕۆست لەبەرەوەی هاوکاری ئەو خەڵکەی بکەین کە پێویستیان بەمەیە هاوسەرەکەم لەبەرەوەی ژیانی خۆی لێرە ئەوەکرێ لەبەر خەڵکەی ژیانی شاری نەویستە بۆ ئەوەی خزمەتی ئەو خەڵکەی بکە کە نەخۆشک بەیانیان سعات هەش دەڕوال و دەوامە نێوانان دێتەوە هەر بە بەردەوامی هەر دقەچی هەر سەعاتەچی نەخۆشەکەبی ئەوەی نییە دەچی سعات سێ شەوێبی دوی شەوێبی هیچ لێرە احتیادی هەر دەستی دەڕوا لەو گوندەی دەبینی کەسێک نەخۆش دەبی یان خوانەکە شتێکی بەسەردەیان ماریان دوو پشکەک پێی وەدەدا خارم چارەسەریان دەکا و دکتۆری ئەو گوندەیە دەبینی زۆر خارم زۆر وازی لە بەرژەوەندەکانی خۆی هینایە وازی لە هەموو خۆشەکانی خۆی هینایە یان یەگەر دەستە جێگایەکان دەستە سەفەرەک زوو دێتەوە خەمی ئەو گوندەی زۆر لەبەرە ینی کە تەلەفۆنی لۆ دەکەن یان دەرێن شتێکی ئەوە هەیە لەوانەیە ژیانی خۆی لەکەن گرنگ نەبی هەتا بەس هەتا بێتەوە ئێرانە چارەسەری ئەو کەسێ بکە و ژیانی ڕزگارکە. ئەو پیاوە جگە لە پێدانی چارەسەر لە بنکەی تەندروستی ڕۆژانە سەردانی ئەو ماڵانە دەکات کە نەخۆشی پەککەوتە یان ئەوانەی بارودۆخیان خراپە و با ساڵاچوون دەچێت لە باوەشیان دەگرێت و ڕێنمایی پێویستیان دەکات و بە پێیتوانە چارەسەریان پێدەبەخشێ. السلام عليكم مهازي سوني باشا الحمد لله كفارة دبي إن شاء الله سختي و كاركي من لورزستان لبروي إيرانا بحكم أوي كأوغندا كتيتا بناري ساي هالجورد وزنزيرتها حصار روس ولا عاستي درياج زور برزان لورزستان دا بليجرميز زور ديتا خوار صفر زۆر جاران دەگاتە عالەتی تەجمید بۆیە لە دەستاناندا زیاتر جاری وهەیە لە 1 متر بەفر دەبارێت و ئەو ڕێگای ئەمن دەیبڕم تا دەگەمە بنکەی تەندروستی چکە من ماڵم لە ناو گوندیە و بنکەی تەندروستی هەندێک لە گوندیەوە دوورە ئەوە یەکێکە لەو سەختیانەی کە ئەمن زیاتر لە 3 مانگ دەیبینم بەهۆی بەفر و باران و سەرمەوە. مام هازی جان دەبینە بە
ئەو وەک کوڕیان گوندانە سیر دەکرێت لەلایەن خەڵکی ئەم ناوچەیەوە لەبەر دڵسۆزی خۆشەویستی بۆ کارەکەی و ئەو خزمەتەی بەو خەڵکەی دەکات بۆیە بووەتە خۆشەویستی دانیشتوانی ئەم دەڤەرە. بەڕاستی کاگدۆر کەسێکی خۆشەویستە لە ناومان کەسێکی ماندیە خەڵک خۆشیەوێ ئیشی کردیە ئەمەش هەرلۆ ئەوی ئەو شۆڕشەمان کرد و خەڵکی وا پێ بگەینین ئەو کوڕش پێگەیشتێ بەڕاستی ماندی بووە بەو خەڵکەیوە لە هەموو وەختەکی لە خزمەت خەڵکیە ئێرەش قەت گوندە خەڵک هەیە دوو پشک پێیوەدا مار پێیوەدایە شەوە نیوە شەوە سعات دوی شەوێ بووە چوونە بانجیان کردیا هەستایتەوە بەڕاستی کوڕەشی زۆر ماندی بووە بە خەڵکی ئێرە خەڵکیش بەڕاستی ینی احترامیان زۆر گرتیا ئەو احترامی خەڵکی زۆر گرتیا. السلام عليكم مهمازي باش الحمد لله صحتت باش مهمازي. پێشتر چەند جارێک هەوڵی گەڕانەوەی ئیبراهیم بۆ شار دراوە بەڵام دانیشتوانی ئەم گوندانە ڕێگەیان پێنەدا لە بەرگرنگی پێویستی ئەو خزمەتە و دڵسۆزی و بە هاناوەچوونی ئیبراهیم بۆ ئەو خەڵکە. تۆزە زەخت لەسەریە ئەتو دەبی لەسەر دەرمانەکان بەردەوام بی. ئەو دکتۆر ئیبراهیمە ئەگەر لێرە نەبا هەروەکو لە مادیکەیانی فەرمی دوو پشتی پێوەدا باینە کەس نەبوو سواری کە هەتاوەکو دییان ناگەینێ یان ناگەینێ من بەخۆم ینی چەند جار نەخۆش بیمە تەلەفۆنم لۆ کردیا بە پێی نەخۆ بە پیرە منێوە هاتیە بە پێی نەخۆ بە پیرە منەوە هاتیە چتا میگوتم وەڵی نەخۆشم ئەو پەری یانی بەکار هینایە بە زانستی خۆی قسووری لۆ من نەکردیا ئەوە یەکادی کە ئەگەر ئەوە لێرە نەبا مانای ئەوە نەگاوانن هەیە ئاغەن هەیە نەڕگەنسبی هەیە نەمختارن هەیە دکتۆریشن نەبا ینی ئێرانە چۆلی خۆلە. من بە پێویستی دەزانم لێرەوە لە دڵەوە سوپاسی بەڕێز دکتۆر سامانی بکەم بەڕێوەبەری گشتی تەندروستی هەولێر کە کۆنتاکتێکی ڕاستە خۆی هەیە لەگەڵەمە هەرچ کاتێک ئێمە پێویستمان بەو بی تەلەفۆنی لێ بکەین هاوکاری ئێمەیە ئێمە سوپاسی دەکەین سوپاسی هاوکارەکانی ئەویش دەکەم جێگای ڕێزن و زۆر سوپاس لێرە دەمەوێت زۆر سوپاسی بەڕێوەبەرایەتی تەندروستی چۆمان بکەم بەڕێوەبەر و بەڕێوەبەری کارجێڕی و هەروەها بەڕێوەبەری ژمێریاری زۆر سوپاسیان دەکەم کە هاوکارن بە هەموو شێوێک چونکە ئینسانی نیازپاک دڵسۆز لە کاری خۆی هەموو کەسێک هاوکاری دەکات و زۆر سوپاسیان دەکەم. کاک ئیبراهیم حوسێن وەکو یاردەری پزیشکی کە بۆ ماوەی 14 ساڵە خزمەتێکی بەرچاوی دەڤەرەکەی کردووە کە گوندی ڕۆستە و زێدی باو باپیرانێتی هەموەکو تاکێک خەڵکی ئەوێ و هەموەکو کارمەندێکی تەندروستی زۆر دڵسۆزانە بەکارەکەی خۆی هەڵسا و تاکو ئێستاش بەردەوامە هەرچەندە لە شار گەورە بووە بەهۆی ڕاگواستنی گوندەکان لە ساڵانی هەفتاکان بەڵام لە پاش ڕاپەڕین و لە پاش تاواکردنی خوێندنی کە دامەزراوە هاتە زێدی خۆی و خزمەتی کردو تاکو ئێستا بەردەوامە هەرچەندە بۆی هەبووە کەوا داوای گواستنەوەی بکە بۆ شارێکی قەرەباڵغتر و لەوانەیە لە ڕووی مادیش سوودی زیاتری هەبوو بێ بەڵام خۆشەویستی بۆ زێدی باو باپیرانی و خۆشەویستی بۆ پیشەکەی خۆی وای کردووە تاکو ئێستاش بەردەوامی جێگایی دەستخۆشیە و نمونەی پیاوێکی جوانە و نمونەی واش لە سنووری ناحیەکەمان خۆشبەختانە هەیە یەکێک لەوانە کاک ئیبراهیم حوسێن و جێگەی دەستخۆشیە. خەڵاتی بەرنامەی سەربازیون لە کەناڵی کوردستان 24 دەبەخشین بە یاردەری پزیشکی کاک ئیبراهیم حوسێن لە بنکەی تەندروستی گوندی ڕۆست بەرامبەر بەو خزمەتە پێوچانێکەوە بە ماوەی 14 ساڵ
کردیت و تاکو ئێستاش بەردەوامە ئەوەش ئەوە دەگەێنێکەوە خۆشەویستی کاکی براهیم بۆ ئەو گوندە و خەڵکی ئەو گوندە و خۆشەویستی خەڵکەش بۆ ئەوی بە هیوای بەردەوام بوون و سەرکەوتن.